ئازیزانی نارتی سڵاوتان لێبێ. توندوتیژی خێزانی چییە؟ تا چەند خێزانەکان ئاگاداری توندوتیژی خێزانین؟ کاریگەری توندوتیژی خێزانی چییە لەسەر تاکەکانی ناو خێزانێک؟ بەڕێزان گەفتوگویان پرسە دەکەین بە میوانداری ئەمیرە حەسەن، چالاکی بواری ژنان و ئەندامی داواکاری گشتی. خاتوو میرە زۆر بەخێربێ. سپاس. بەڕێزان سەرەتا راپۆرتێکی کورد دەبینین و بەرنامەکە درێژە پێ دەدەین. خێزان ئەو دەستگا کۆمەڵایەتیە کە پێک دێت و دروست دەبێت لە ئەنجامی نزیکبوونەوە و پێکەوە ژیانی هەردوو ڕەگەزی نێر و ڕەگەزیمێ بە بەستنی پەیمانی پێکەوە بوون. گرنگترین ڕەگەزەکانی بریتین لە ژن و مێرد و منداڵان. لە نێو خێزانیشدا توندوتیژی خێزانی باوترین دیاردەکانی توندوتیژی مرۆڤە و لەم ڕۆژگارەشدا بە شێوەیەکی فراوان بربڵاوە. پسپۆڕێکی پەروەردەیی و دەروونناسی توندوتیژی خێزانی بۆ چەند جۆرێک پۆلێن دەکات لە توندوتیژی جەستەیی، سێکسی، دەرونی و زارێکی و چەند جۆرێکی دیکەش. هەروەها توندوتیژی لە نێوان ژن و مێرد یاخود دایک و باوکو و منداڵەکانیان. کردەیەکە لە ناو خێزانە بکرێت ئازاری بەرامبەری پێبیرێت پێوترێت توندوتیژی خێزانی. ئەنجا لە بینی دایک و باوکەکەیە بیان بڵێن ژن و مێردەکەیە بیان لە بینی دایک و باوکەکە و مناڵەکانە بێ یان لە نێوان مناڵەکان خۆیانە بە هەر شێوەیەک بێت کە کەسێکی تریان ئازاربات پێوترێت توندوتیژی خێزانی. بەشێک لە چالەکانی مافەکانی ژنان جەختلەوەکەنەوە کە زۆر جار پیاوان ئاین دەکەنە بەهانە بۆ پێدانی ماف بەخۆیان بۆ ئەنجامدانی توندوتیژی دژ بە خێزان و ژنان بەتایبەتی. ئێستا لە کۆمەلگای کوردیدا پیادە ئەکرێ بەداخەوە دوو هۆکاری سەرەکی هەیە. یەکێکیان دۆزینەوەی پاڵپشتی ئاینێکەمە بۆ خۆی لە واقعا دوورە لە ڕاستیەوە لەبەرەوەی لە ئاینی ئیسلامدا بە هیچ شێوەیەک پاڵپشتی ئەو جۆرە لە توندوتیژیانە ناکرێ، بەڵام پیاوان مەسەلە ئاینیەکان یاخود بەڵگە ئاینیەکان بە ساڵحی خۆیان ئەگونجێنن. پسپۆڕانی پەروەردەیی و دەرونی ئاماژە بەوە شەکەن مەرجنیە توندوتیژی خێزانی تەنها لە چوارچێوەی لێدان و ئەشکەنجەدا بێت. پسپۆڕان نمونەی ئەوە دەهێننەوە کاتێک دایک بەویستی خۆی لە ماڵەوە خواردن دروستەکات و خواستی مناڵەکانی پشتگوێ خات، ئەوە جۆرێکە لە توندوتیژی. هەروەها لە کڕینی جلوبەرگ و پێداویستەکانی دیکەش. هاوکات شێوازی قسەکردن و دەنگ هەڵبڕینیش بە نمونەی توندوتیژی دەزانن. سەبارەت بە بەکارهێنانی ئاین وەک بەهانە بۆ ئەنجامدانی توندوتیژی دژ بە خێزان لەلایەن پیاوانەوە بەشێک لە مامۆستایانی ئاینی ڕەتی دەکەنەوە کە ئاینی ئیسلام لەگەڵ توندوتیژیدا بێت و چەندین بەڵگە دەهێننەوە کە ئاینی ئیسلام دژ بە هەموو توندوتیژیەکە بەرامبەر بە خێزان. ئاینی پیرۆزی ئیسلام دژی هەموو توندوتیژیەکە لەگەڵ هەموو کەسێکە کە پێی ئەوتێ عنف لە ئیسلامە یاساخ و قاچاق کراوە بەتابەتی لەگەڵ خێزانە و لە ناو خێزانیشەکە ئەتوانم بڵن خێزان پێکاتەیەکی گرنگ و فراوانە بەتابەتی لەگەڵ هاوسەری ژیانە. ئەو ئاەتی قورئانی پیرۆز کافیە بۆ ئەوەی کەوا هەموو توندوتیژیەک هەموو ناهەمواریەک قاچاق و مەمنوع بکە کە پیاوان ئەنجامی بدەن دەرحەق بە خێزان و هاوسەری ژیانیان. هەرچەندە لە کۆمەڵگەی کوردیدا سەرژمێری یان توێژینەوەی ورد لەسەر توندوتیژی خێزانی لە هەرێمی کوردستان نەکراوە، بەڵام جێکارەکانی ئەم توندوتیژیە بە شێوەیەکی ئاشکرا دەبینرێت. بەپێی ئامارێکی بەڕێوەبەرەتی بە دوواداچوونی توندوتیژی دژ بە ئافرەتان لە ماوەی دەمانگی ساڵی ڕابردوودا لە گەرمیان و هەرسێ پارێزگاکەی هەرێمی کوردستان 39 ژن کوژراون و 38 ژنی تریش خۆیان کوشتووە. هەروەها لە پارێزگای کەرکووکیش 40 ژن کوژراون. بەپێی هەمان ئامار لە ماوەی ئەو دەمانگەدا لە هەولێر و سلێمانی و دهۆک و گەرمیان زیاتر لە 1500 حاڵەتی توندوتیژی لە جۆری سووتان، خۆسووتاندن، ئەشکەنجە و توندوتیژی سێکسی دژ بە ژنان تۆمارکراوە. هێرشسەنگەری NRT. بەڕێزان دووبارە سڵاوتان لێبێ. خاتوو ئەمیرە، وەکو ئیزافەیەک بۆ زانێرەکانی راپۆرتەکە دەمەوێت لە تۆ بپرسم توندوتیژی خێزانی چییە؟ بەڵێ توندوتیژی خێزانی ینی ئەو توندوتیژیە کە لە ناو چوارچێوەی خێزانە ڕوئەیات لەلایەن ئەندامانی خێزانە چ دایک و باوک بەرامبەر مناڵەکانی بکەن، چ مناڵەکان لە ناوێکە بۆ نمونە برایەک بەرامبەر بە خوشکێ توندوتیژی بکە، یان گەورەکان بەرامبەر بە پشکۆلەکان، یان مێردەکە بەرامبەر بە ژنەکە. طبعاً خێزان کێ ئەو کۆمەڵە کەسن کە پەیوەندێکی هاوسەرگیری یان خزمایەتی بەیەکیانەوە بەسێ تا پلەی چوارەم. شەرنیە ئیلا خێزانە زۆر تایبەتە بچووکە کە تا پلەی چوارەمی ژەگرێتەوە باوک و دایک و خوشک و برا و باپیر و نەنک و مام و خاڵی ژەگرێتەوە. جاری توندوتیژەکە شەرنیە لە خێزانە پشکۆلەکە مام ئەیکا بەرامبەر ئەندامانی خێزان، نانک ئەیکا باپیر ئەیکا. ڕفتاری توندوتیژیش تەبانەوەی هەر
کردارێک یان هەڕەشەیەک یان وتەیەک کە ئازاری بەرامبەر بات ینی مرۆڤ بات بێتەوەی ئەوی مافەکانی لە دەست با یان ئازارێکی جستەی یا دەرونی پێ بگەێنێت ڕاستە و خۆ بێ یا ناڕاستە خۆ جاری وا هەیە ئاساری ئەو تونندوتیژێ دەرەکەوێت وەکو لێدانی جستەی جاریوا دەرناکەوێت مەسەلەکە دەرونیە. بەڵێ ینی شتێک هەیە وەکو تونندوتیژی شاراوە لە ناو تونندوتیژی خێزانیە؟ بەڵێ ئەوەی وەکوتم ڕاستە و خۆ ناڕاستە و خۆ هەیە ئاسەوار بەجێ هێڵ یا بەجێ ناهێڵێ ئەوەی ناڕاستە و خۆیە یان ئاسەوار بەجێ ناهێڵێ ئەوە شاراوەیە هەتا لە کۆمەلگا شاڕۆەیە لە ناو ماڵە بۆ نمونە کاتێک زۆر پراوێزەکرێ ئەندامێکی خێزان یا مێردەکەژنەکە پراوێزەکانی نەگوێلی ئەگرێنە ئەهمێت بۆ وتەکانی دائنێ نە لە بریارە مشارەکەی پێکات یان لێ ئەیە بەڵام ئەو ناڕاستە و خۆیان لێ ئەیە بەڵام ئاساری بەجستەی و دەرناکەی بۆ نمونە ئەمانە شاراون شتی شاراون لە کۆمەلگا شارڕۆیە بۆ نمونە لە دائیرەیەەکە لە کاتێکە مۆزەفێک بەرپرسەکەی بە شێوەیەکی ئیهانەیە بە شێوەیەکی نابەجێ مامەڵی لەگەڵەکەیە جوابی ئەیاتەوە کەمە ڕۆژانە زۆر ڕوئەدا بە هەر هۆیەک بێیتر ینی هۆکارێکی هەرشێ بێ ئەمە تونندوتیژێکی ناشاراوەیە کە تەسەورەکەم لە کۆمەڵگەی ئێمە لە خێزانەکانە لە ناو کۆمەڵا بە گشتی هەموو ساتێ ڕوەدا ئەو زۆر زیاتر ڕوئەدا لە تونندوتیژەکەی کە یعنی کە نەشاراوەیە شاراوەکە زۆر زۆر زیاترە لەوەی کە ناشاراوەیە. بەڵێ دەمەوێت بپرسم ینی بەتەنیا ژنان قوربانین لە تونندوتیژی خێزانیدا واتە ینی مەبەستەکە ئەوەیە زیاتر پرسیارەکە ئەوەیە کە پیاوەنیش بە جۆرێک لە جۆرەکان قوربانی تونندوتیژی خێزانی نین؟ خۆی مەسلەی تونندوتیژی ئەگەر بە مطلقی بە گشتی وەریگرین هەموو مرۆڤێتیا قوربانیە چونکە ئێمە دوو جۆر تونندوتیژیمان هەیە تونندوتیژی گشتیمان هەیە و تایبەت بە ژنانیشمان هەیە لێرە ئەگەر جگە لە خێزانی ینی چونکە خێزانی پۆلێنێکی کەیە ئەگەر گشتێکە وەرگرین تونندوتیژی بە گشتی یعنی پێشێلکردنی هەموو مافێ لە مافەکانی مرۆڤە کەواتە هەموو کەسەیەگرێتەوە ژن و پیاوەگرێتەوە و پیاوانیش بە ڕێژەیەکی گەورە لە هەموو جیهانە بە هۆکاری جیاجێ ئەبنە قوربانی ڕۆژانە بەهۆی جەنگەوە بێ بەهۆی دەسەڵاتەوە بێ بەهۆی ئارایی سیاسیەوە بەهۆی هەر شتێکەوە بێ ئەمە گشتێکەیە بەڵام کە ئەڵێن ژنان ئەبن بە قوربانی ینی ئەو تونندوتیژیە لەسەر بنەمای ڕێگەزی بەرامبەر ژن نەکرێت ژن دوو جار بەڕۆڕی تونندوتیژیە بێتەوە لە کۆمەڵ و لە خێزانە جارێک لە بەرەوەی مرۆڤە عادەتە مرۆڤیش دائیمە مافەکانی پێشێلەکرێت زۆر جار و جارێکیش لەسەر بنەمای ڕێگەزی لە بەرەوەی ژنە یعنی چینێکی بڵین چینێکی مواتنێکی دەرەجە دووە لە کۆمەڵگەی ئێمە چونکە من سیستمی پیا و سالاریمان هەیە لەبەر ئەوە جارێکی کە لە بەرەوەی ژنە تووشی تونندوتیژیە بێتەوە و ئەگەر بینە سەر پۆلێنی خێزانی خۆی تونندوتیژی بە شێوازی کەش پۆلێن ئەکرێ مەسەلەن تونندوتیژی یاسایی هەیە کۆمەڵایەتی هەیە خێزانی هەیە کۆمەڵایەتی ئەوەی کە بە گشتی لە کۆمەلگایە ڕۆئە هەموو مرۆڤەکان و ژنیش تووشیە بێت ئەوەی کە لە سیاساییە ئەوەیە کە لە نەتیجەی ئەوەی بەندەکانی یاسا خۆی تونندوتیژی جاریوە بەرامبەر بە مرۆڤەکانیان ژن ئەنوێنێ لە بەرەوەی ژنە و ئەوەشی خێزانیە لەلایەن ئەندامانی خێزانەوە ئەکرێت و لێرەیە بۆچی مەسە بەرەنگاربوونی تونندوتیژی زیاتر باس لە ژنەکات لەبەرەوەی ژن و مناڵ دائیمەن لە چینە لاوازەکانن کە مافەکانیان بەگشتی پێشێلەکرێت و سیستمی پیا و سالاری وای کردووە لە خێزانە کە پیا و باڵا دەست بێ بۆیە دائیمەن تونندوتیژیەکە پیاوەیەکا بەڵام جاری واشێ پیاوەکەش بە ڕادەیەکی کەم لەم شەوانە ئەگەر جەنابم لە حەزەو کردبێت لە تەقریرێکە لە ئیحسائیەکە باسی لەوەی کرد کە لە کۆتایی یعنی ساڵی 2012 163 پیا و لەم ساڵا زەحی تونندوتیژی بوون بەڵام ژنان بە هەزاران کەواتە ڕێژەکە ژنان زۆرترە زۆر کەواتە بۆ تونندوتیژی خێزانی ژەمەش هەڕاستە ینی هەر ژنان زیاتر قوربانین مناڵ و ژن زۆر باشە زۆر جار ینی خێزانەکان بقەدەوە وشیارن کە تونندوتیژی بەرامبەر مناڵەکان نەکەن بەڵام وەختێک دوو هاوسەر واتە ژن و مێردێک
توندوتیژی بەرامبەر یەکتر دەکەن کاریگەریەکانی لەسەر ئەو تاکە چی دەبێت وەکو منداڵی ئەو خێزانە کاریگەریەکان لەسەر ئەو منداڵە چی دەبێت و دواتر ڕنگدانەوەی چی دەبێت بۆ کۆمەلگا طبعاان کاتی توندوتیژی لە خێزانە ڕۆیە مەسە پیاوێک بەرام لە ژنەکەی ئەدا بەس بینینی ئەوە بەس ئەوە خۆی کارە ساتێکە کە کاریگەریکی گەورە کاتە سەر دەرونی ئەو مناڵە ترسێکی لا دروستە بێت بەدائیمی نائارامە بێ لە نەتیجەیە و بە هەر شێوەیەکە مەسە دەن بەرزکردنەوە لە خێزانە کاتێ باوکێک عسەبیە بێ دایکێک لەسەر شتێکی زۆر سروشتی بەسی دەنگ بەرزەکاتەوە مناڵەکان زۆر کاریگەریکی زۆریان لەسەر بێ بە هەموو شێواز یعنی شێوازەکان زۆرە کەواتە ئەگەر توندوتیژی لە خێزانە بەڕاستە و خۆش بەرامبەر مناڵ نەکرێت شێوازەکانی کە ینی بەرامبەر مناڵەکەش نەبێ لێنەی لەو تووڕە نەبی بەڵام بینینی ئەو توندوتیژیە بینینی مەشهەدەکان باوکەکەی بیستنی بەشهەدەکان بینینی جیابوونەوەکان مەسەڵەن کێشەکان هەمووی کاریگەریەکی زۆر گەورەی هەیە بە ناڕاستەوخۆ بۆ سەر مناڵەکان تەسەورەکەم کاریگەریەکەی لەسەر مناڵەکە زیاتر بێ وەک لەسەر قوربانێکە کە دایکەکە جاری وە هەیە خێزانی کوردی ینی تا چەند وشارن بەرامبەر بەم جۆرەی توندوتیژی کە توندوتیژی خێزانێت چونکە ڕەنگە هەندێک جار پیاوێک بەرامبەر خێزانەکەی خۆیان بەرامبەر مناڵەکەی جۆرێک لە تەسەڕوفات لە هەڵسوکەوت بنوێنێ کە بۆ خۆی لە ئەساسا توندوتیژیە بەڵام ڕەنگە ئەم واتێ نەگەشت چۆن وا بکرێت ینی ئەو تاکانە خێزانەکان وشار بکرێنەوە لەوەی کە ئەمە توندوتیژی خێزانیە بەگشتی ینی خێزانی کوردی یان ئەتوانم بڵم شەرقیمە بەگشتی عێراق باسی عێراق و کوردستان و ئەمانە بکەین کۆمەڵگای کوردی زۆر ناوشیارن بەرامبەر بەو مەسەلەیە بۆ نمونە زۆر بە سروشتی ئەزانن مناقەشاتێکی عام لەسەر هەر شتێ بێ کە نەتیجەکەی دایمەنە بێ بە تووڕەبوون و عەسەبێت و دەن بەرزکردن و توندوتیژی ینی لەناو خێزانە بەگشتی ئەکرێت خۆی مەفرۆزە ینی هەندێشتی تایبەت هەیە لە بینی دایک و باوکە کە مناڵ مەسەلەن لەو گفتوگویانە بەشدار نەبێت لەبەر چاوی ئەو نەبێت دایک و باوکەکان نەتوانن کێشەکانی نێوان خۆیان چارەسەر بکەن دوور لە ینی ئەوەی ئەو مەشەدە پیشانی ئەو مناڵە بن زۆر بە سروشتیشی ئەزانن هەموو شتەکان مەسەلەن جەژنە ئەچێ جلەک ڕێبەوەسی خۆی ڕەنگەکەی یعنی مناڵی ئێستا و نەوشیارە حەزەکە خۆی اختیاری ڕنگ بکات من دوێنێ لە ماڵێک بوو مناسبەیە بوو ینی کچەکەیان 8 ساڵە ئەندایکەکەی و ڕۆژێکی کامل لە بازار سوڕانومەتەوە تا توانیمە کراسێک و هینێکی بۆ بکڕم جلێکی تایبەت دەکەم لە خێزانەکان ئەوە پەیڕەوەکەن زۆر بە مافی خۆی ئەزانی خۆی چێشتی بۆ بکڕێت خۆی ماڵەکە بەو شێوەیە دانێت کە حتا دیکۆری ماڵ بۆ نمونە من ئەوم بە چاوی خۆم دیەوە ینی ماڵەکەم دی چەند ساڵێ لەمە پێش دیکۆرێکی زۆر سریە بووە لە خەزخان وشتی واچۆمووی چەرچەفی سپی بەسەر کورسیەکانە و منزەرەکەی زۆر کەئیب بوو کە پرسییم ئەندامەکانی خێزانەکە گەورەش بوون بوو وایە وتی لەبەروی دایکمان قوبوڵ ناکە بێ هەروە بێت و پێشمان ناخۆش ئەنی من کە بۆ کاتێک ساتێکی مۆقەت و ماڵەوە دڵتەنگ بوو بۆ مۆزوعە بنمونە ئەمەش بۆ خۆی توندوتیژی ئەگەر بیری لێ بکەیت لە سەدا 95 ڕەفتارەکانی ئێمە ڕۆژانێک کە ئەیکەین بەلا ئیرادی و هەستی پێ ناکەین پێی وشیار نین توندوتیژیە بەرامبەر تاکەکانی کە ئەیکەین زۆر باشە لە تەقریرەکە وتە چێش لێنان ینی شێشتەکە کە لێنی ئەمڕۆ خۆشە دایک لە ئەندامانی خێزان پرسێ ئەمڕۆ چیتان بۆ لێنم هەستان لە چی ئەگەر ئەندامێکیان حەزی لێنە بێ باشتێکیکەی بۆ ئامادەکات بەڵام لای ئێمە وشتانە نازام چی کراوە بۆ ینی وشارکردنەوەی خێزانەکان ڕۆڵی ڕێکخراوەکان چی بووە دەستگاکانی حکوومەت تەنانەت دەستگاکانی ڕاگەیاندن خۆی بەسەراحەت ینی ئیش زۆر کراوە من ئەوەتی ئەو یاسایە دەرچووە سەدان و هەزاران وەرکشۆپ و سیمیناوەر و کۆنگری لەسەر کراوە نوخبەی کۆمەڵگەی مەدەنی پێ ئاشناکراوە بۆ نمونە زۆر باشە ئەلێرە ئەمەوەی ئەن یەک پرسیار بکەم هەرچەندەمە پێشووتر بەرنامەیەکی تایبەتمان کرد لەسەر ئەوەی کە پرسی ژنان لە نوخبەوە نەگوازراوەتەوە نەکراوە بە پرسێکی گشتی بەڵام لێرە شادەمە بپرسیمانی ئەمە کە بابەتێکی پێیوەست بە خێزانەوەی و خێزانەکانیش بەکاتون لە تاکانی ئەم کۆمەلگایە ڕەنگە بەس نەبێتەوە لە چوارچەوەی کۆڕ و سیمینار و ئەوەی کە خەڵکێکی تایبەت بەو بوارە بێنجۆ لێ بگرن دەبێت تۆ بچیتە ناو خێزانەکانەوە ینی بچیتە ناو تاکەکانەوە چی کراوە بۆی ئەمە بکریانیم بابەتە بە ئاسانی بگەێنرێتە دەست ژنێکی ماڵەوە ینی وشاری بکەیتەوە لەوەی کە تۆ نابێ ئاوا ڕەفتار بکەی بەرامبەر مناڵەکەت لەبەرەوەی ئەمە توندوتیژی خێزانیە ئەمەی تۆ زۆر گرنگە ملاحەزە ینی من ئەویستم بە تەسەلسل بڕۆم تۆ کە یاسایەک دەرەچی ئەوڵجارە بێ چینێ لە ڕۆشنبیران و نوخبەی پێ ئاگادارکەی بۆ چونکە ئەرکی ئەوانە بیگوازنەوە مەرحەلەی دوم ئەوان ئەیگوازنەوە بۆ نیتاقێکی ینی سنوورێکی گەورەتر
ئیش زۆر کراوە لەو بارەوە یعنی تەنها لە دەروی شار من خۆم چەند جار مەسەلەن لەسەر ئەو بابەتە دواوم نووسین بە هەمانشی ئەتا فلیمی لەسەر دەرکراوە چەندەها فلیم کە پیشانی خەڵک ئەدرێ بەڵام بەم شێوازەی کە ئێستا من و تۆ ئاوە بە دەقیقی باسیەکەین بەم شێوازە نەگەێنراوەتە خێزانەکان خۆی مەفرۆزە وەکو جەناب تەڵی لەعنی سیمینارەکان چۆن بێ لە مۆدووە نەک بۆ نوخبە بیا بۆ ڕۆشن بیران یعنی نوخبەکان هەستن ئەوائل یعنی خێزانەکان لە جیاتی ئەوی مەسەلەن لە سیمینارێکە 50 کەزیەت لە نوخبە دوو کەسی نوخبە هەڵسێ 50 خێزان کۆکاتەوە 20 خێزان کۆکاتەوە بە کامل ئەندامەکانیەوە بە وردی باس لەمە بکات چونکە ئێمە باسی زیاتر ئەوی من ئاگام لێ باز لەوە کرێ یاساکە ئەخوێنرێتەوە بۆ خەڵک یعنی مجرد بزانن یاسایەکی وهەیەوە بزانن چۆن بێن بۆ دادگا لە کاتێکا ئەگەر پێویست بمێ و چی بکەن بەڵام تەفاسیل بەم شێوەیە چۆن ڕەفتار لەگەڵ مناڵ بکەن چۆن هاوسەرەکان یان مەسەر کەسانی دەروی خێزان حتا مەسەلەن نەنگ و باپیر ئەبێت تێبگەن لەوەی کە ئەوان مافیان نییە لە هەموو خصوصیاتێکە تەسەڕفکەن و یعنی تەدەخولێ بکەن کە بە شێوەیە مافی ئەندامانی خێزان لە دەست بن بەم شێوەیە باس نەکراوە کەواتە وشیارکردنەوە بەم شێوەیە و بەم دقیقێ پێویستی بە دەروون ناسی زۆر هەیە پێویستی بە باحیسی ئیجتیماعی زۆر هەیە بەڕاستی کە زیاتر ئێمە ئیش بکەین لەسەر مەسەلەکان ئێمە تا ئێستا ناسانی یاساکە بووە بۆ تەسەوری یەکەم ناساندنی یاساکە هەندێک جار یەکدانەوەی خراپێکی لێکەوێتەوە مەسەلەن لە سیمینارێکا تۆ ژنێکدانی خوێنەوەری نێ ژنێکی ماڵەوەیە کاتەکەت ئەوە نەیە بۆی باسکەی کە پیاوێک ئەبێ نابێت لە تۆبات یا نابێ بە زۆر لەگەڵ تۆ بخەوێ یا نابێ فلان ئەو کە ئەچێتەوە ماڵێ ئەگەر سەدفەی ئەو کایەکەم جار یعنی لەوانەی وای لێ بێکسەر مافێتی بچێش کات بکە بەبێ لێکدانەوە بەبێ ئەوەی خۆی لە مەسەلەکان بە تەواتی تێگەیشت بێ یان ژنێک کاتێک کە معارزە لەسەر ئەوەی کە تونند و تیژی بەرامبەر نەکرێ و بچێش شکات بکە ئەبێ پێشەوە تێبگە ئەی خۆشی چۆن ڕەفتار بکە خۆشی چۆن ڕەفتار کاتە ئەو تونند و تیژیە ڕوونەیە چونکە ژنی وایە خۆی دارەکەیاتە دەست بەرامبەرەکەی کە تونند و تیژی بەرامبەر بکە یعنی خەتاکە لە ئەسڵەوە لە خۆیەتی یا ئەی خۆی کە مافی مناڵەکانی پێشێلە کار ئەوەیە کە مێردەکە مافی ئەو پێشێلەکە کاتە ئەندامانی خێزان ئەبێ هەمووی هوشیار کرێتەوە و ئەوی من تەسەورەکەم بەم شێوەیە نییە کارەکان تا ئێستا بەس ناساندنی یاساکەیە زۆر باشە یاساکە لە ساڵی 2011دا و پەسەندکرا و پێما بێ نێردراوە بۆ دادگاکانیش بەڵام تاوکو ئێستا یاسای تونند و تیژی خێزانی جێبەجێ ناکرێت بۆ لەبەر ئەوەی ئەم یاسایە ڕاستە مەسا ئەگەر بیتە سەر ئاستی فەرمی حکوومەت زمینە سازی بۆ کردووە بە شێوەیەکی فەرمی لە هەندێشتا مەسەلەن چەند ساڵێ لەو پێش بازەکرا و کۆنگری لەسەرە گیراویە یاسا ئەچۆ پەرلەمان و حکومەت مناقەشەیەکە لەگەڵ پسپۆران و مەسەن چینەکانی کۆمەڵگا تا ئەم یاسایە دەرچوو چەند ساڵێکی پێچ ئەمە خۆی زمینە سازیە پێش ئەوە بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی خێزانی دانا ئەمە خۆی یەکێکە پێویستە بۆ ئەو یاسایە یەکێکە لە هەنگاوەکان و زمینە سازیە بۆ ئەو یاسایە مەسەلەن هینەکان ئەو ماڵانی کە خەڵکی قوربانی ئەپارێزێ کەمە پیانەڵێن شەلتەرەکان کە جاران بەدەست منەظەماتی ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنیەوە بوویان بەدەست پارتەکان ئەیان کردەوە ئەوڵجار سڕیش بوو بە عەلەنی وای لێها لە دەستورە باسی لێکراوای لێها حکوومەت ئەرکەکەی خستە سەر خۆی ئەمانە هەمووی زمینە سازیە بەڵام هەتا یاساکە دەرچوو من نووا تەسەورەکەم حکوومەت وای تەسەور کرد ئەم زمینە ساسی ئەم ینی چەند هەنگاوی نای و یاساکی کە دانا وای زانی تەواو لێراوەستا نەخێر لێرا تەواو نییە چونکە یاساکە خۆی بەرپرسیارەتی خستوتە سەر نەک بەس دادگا ناتوانێت بە تەنیا جێبەجێکە سەر چەند مؤسساتێکی کە لە دەوڵەتە کە ئەبێ هەمویان بە هەماهەنگی ئەو یاسایە جێبەجێ بکەن تیاشایەتی یعنی یەکێ لە مادەکان ئەڵێ لە ئەخیرا کە بازەیان جێبەجێکردنی یاساکان ئەڵێ طبعا بابینە سەر وەزارەتی تەندروستی یەکێکە لینکێکی تایبەتی هەیە بەم یاسایەوە ئەڵێ بێ شوێنی تایبەتی هەبێ بۆ بە پەلا و یعنی بە تایبەت نەک بڵێن و خەسخانەیەکی عام ئەو کەسە قوربانیانە ئەگەر پێویستیان بە چارەسەری دەرونییان جستەی هەبوو بیانکە وەشایەندنیان بۆ بکاتەوە تەهیلیان کاتەوە kwa ئێمە لە یعنی تا ئێستا لە خەستەخانە حکوومیەکانە سنتەری وامان نییە بۆ تەهیلکردنەوە و چارەسازی دەرونی تایبەت بۆ ئەو کەسانی کە قوربانی ئەم یاسایان ئەمە لینکێکی گرنگە لە یاساکە وەزارەتی کۆمەڵایەتی ئەبێ شەلتەر
ئەو کەسانە بگرێتە خۆی چونکە لە یاساکە ئەڵێ لە ماوەی 24 ساعتە قەراری پاراستنی بۆ دەرەکە ئەگەر پێویستکە پیاوەکە دوورەخاتەوە یان ژنەکە ئەباتە ئەو شەلتەرە لەگەڵ مناڵەکان فەرموو ئەگەر لە خێزانێکە بۆ نمونە ڕوویدا و ژن و مناڵەکە وا پێویستی کرد لە ماڵەکە ببرێنە دەرێ ببرێنە شەلتەر من خۆم ئەمە بەسەر خۆمە هاتۆ خەڵکم بردووە لەوێ بەڵام شەلتەرەکەی ترچێت ئەژی نانەخوا و دانیژە بەڵام مناڵەکەی نەیەتوانی بچێ بۆ مەکتەب لەوێەوە بەینەما مەسەلەن لە نظامی حیمایە ئوسرەی ئوردونیا من لە ئوردون کە چووم پاراستنی خێزانی ئوردون سەردانی موسسەکەم کرد لەوێ تەنانەت هەموو پێداویستی مناڵەکەی ئەبا بۆ مەکتەب ئەیهێنێتەوە مستەلزەماتی ژیانی هەموو بۆ مەسەلەن ئەو کەسە دابین کردووە بە خۆی و مناڵەکانیەوە بەبێ ئەوی هیچ شتێکی نقصان بێ حیمایەشیەکە لە هەمان کاتە لای ئێمە یعنی شتەکە نقصانە با بینە سەر وەزارەتی ناوخۆ وەزارەتی ناوخۆ لە بە یەکەیەکی فەرمی لە پۆلیسی ژندا بنێت ڕاستەوە ئێمە ئەبیستین لەم لاولۆ لا پاژەوی فشارمان کرد ئەوە ئەیانەوێ ژن تەعینکەن و یەکەی فەرمی ژندانێن بەڵام هەتا ئێستا نەکەوتۆتە کار لە پارۆ من ئەمەم بیست کە وەزارەتی ناوخۆ مەجموعە ژن تەعینەکە و تەهیلیەکە و تەدریبیەکە بۆ ئەم مەسەلەیە بۆی ببن تەعامل لەگەڵ زەحایە بکەن بەس تا ئێستا تعلیماتێکی ڕوون نییە لە یاسایە وەزارەتی ناوخۆ ئایا ئەم ژنانە لێکۆڵینەوە ئەکەن وەکو پۆلیسێکی عادی ئەی پارێزێ شەلتەرەکە ئەبا بەڕێوە یعنی وازەح نییە بابینە سەر یانێمە یاساکە نەکردووە دیاری نەکردووە نەخێر یاسا خەڵی عریزە ئەڵێ ئەبێ وەزارەتە وا بکات بەڵام خێر ئەو وەزارەتە خۆی بێ هەڵسێ تعلیمات و کارەکە ڕوونکاتەوە هیچ وەزارەتێ لەو بارەوە هیچی نەکردو شەلتەرە حکومیەکان ئەسڵن تا ئێستا ناتوانن زۆر دەستیان کورتە لەوەی کە بتوانن کاری هێن بکەن پاراستنی خەڵکو و گلدانە و کێشەکان موسسەی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی ئەڵێ بێ متابعی ئەم کەیسانە بکە خۆ ئەم کەیسانە یەک و دوان نین کاکە هەزاران کەیس لە مەحکەمایە ئەوان ئەگەر بیتە سەر دەستگای بەرەنگاربوونەوەی تونند و تیژی ئەسڵەن بەشی یاسایان ئەو نەی محامیتیان نییە کە ئەبێ سەدان محامیان نەبێ کە بچن لە مەحکەمەیە ڕۆژانە ئەو کەیسانە یعنی هینکەن تەبەنی بکەن ئیشی لەسەر بکەن ئەمەیان نەکردووە بابینە سەر وەزارەتی دادخۆی وەزارەتی داد ئەگەر ئەم زمینە سێزانیە و هاوکاری نەکەن وەزارەتەکانی کە زۆر مقەسەرە بێ لە جێبەجێکردنی یاساکە و خۆشی خۆی چۆن مقەسیرە کەمی هێن حاکم کە چەند ساڵە داوا ئەکرێ دادوەر تەعین کرێ و کێشە هەیە کردنەوەی مەعهەدی قەزایی کە زۆر تازەیە و تا 2 ساڵی کە کەس تەخەڕوج پێ ناکە کەمی ئەو دەورانی کە مەسە ئەم یاسایە ئەو حاکمی کە لە بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دانرێ ئەبێ دەوراتی تەهیلی کامل ببینێ شروحاتی ئەو قانونا یعنی تعلیماتی لەبەردەست هەبێ بزانێت چۆن ئەیکا هیچ شتێ لەمانە نەکراوە ینی جەبەجێ نەکردنی یاساکە تاوەکو ئێستا ئەمەیە هۆکارەکانی بەڵام سەبەبی کەس هەیە چی کراوە ینی دەمەوێت لەبەرەوەی کاتمان کەماوەی سوادە لەوە بکەین چی کراوە بۆی بەدواداچوون بکرێ بۆی ئەم ئەوەی پەیوەندی بە دەستگا پەیوەندیدارەکانەوە ینی بچێتە بواری جەبەجێکردنەوە تاوەکو یاساکە ئیشی پێ لەسەر ئاسی حکوومەت و وەزارەتی داد هیچ نەکراوە بەجددی من وەکو شاری ڕێکخراوەکان ینی وەکو شاری چاڵانی باسیکەن لەگەڵ ڕێزمایان لێرەوە من ئەڵێم ئەسڵەن دادگا لەوانەیە هەر زۆر ئیمانیان بۆ یاسایش نەبێت زۆر لە حاکمەکانەوە یعنی ئەڵێن لەمە شتێکی زیاوی یاسای کەمان هەیە چونکە زۆر لەو شتانی کە لەویا هاتووە لە یاسای باری کەسێتیە سزای بۆ داناوە لە یاسای عقوباتی عێراقیە لە یاسای نەهێشتنی لەشفرۆشیە هەمووی ئەم جەریمانە تکرار بۆتەوە مەعادا خەتەنە نەبێت خەتەنە یاسایەکی یعنی بۆ ئەوڵجارە ئەوانی کە هەموویمان هەیە ئەمە یەک لێرە دوو وەکو هێن دادگا ینی با وەکو ئەوەی کە کراوە لەسەر ئاسی ڕێکخراوەکان هەریەن و ئەڕۆن و ئەڵێن چی ئەوەی من گوێم لێ ئەم یاسای بۆ جێبەجێ ناکرێت بەڵام کەسانی مختص لەو ڕێکخراوانە تا ئێستا نەساون بەحسێ دراسەیە بکەن شتێ تەقدیم بکەن بە حکوومەت خۆکار چییە چۆن جێبەجێ ئەکرێ پێشنیارێت چییە هەر بەدەر لەو ژانی دەبێت فشار هەبێ ئەوان فشار بکەن بۆ یاساکە بچێت کراوە ینی ئەو بترێت داواکاریتی گشتی ینی من خۆم مەسەکە یاساکە دەرچوو لەوێ وەختی خۆی تەقریرێکی مەسەلە متەوەلم درێژم تەقدیم کرد لەسەر ئەو چەند پێشنیار و شتێک هیچ یعنی نەتیجەیەکی نەبووە هەستان پەیوەندی من خۆم شخصی پەیوەندیم کرد بە ئەنجومەنی خانمانەوە باڵای خانمانەوە بەهێنیشەوە ئەندامی یەکێک لە ئەندامەکان ڕووناک فەرەجوە هەروە پەیوەندیمان کرد بە هەندێک لە ئەندامانی پەرلەمان لیژنەی ژنان کە ئەم یاسایە فعلا بەرچاومان ڕوونکردنەوە ئەم یاسایە جێبەجێ ناکرێت پێشنیارەکانمان چییە ئەوەی من ئاگام لێ پێ پار هەندێک کۆبوونەوەیان لەگەڵ مەجلیسی قەزا کرد ئەنجومەنی باڵای خانمان و بەشی ژنانی پەرلەمانیانی لیژنەی ژنان و سەردانی وەزارەتی دادیان کرد
و ئەو دییان وەرگر کە ینی کارەکان وەزیری ناوخۆ ئەمانە تەسەورەکەم ینی ئەڕۆن سەردانەکەن داوای ئەەکەن وادیان نەیرێتێ بەڵام لە دوای ئەو هیچ نابی بەڵێ خاتوە میرە یەک دقە کاتمان ماوە دەمەوێت زۆر بە خێرایی ینی سەرنجێکی خێرا بڵێتە سەر کەم و کورتەکانی یاساکە چین زۆر بە کورتی کەم و کورتەکانی یاساکە تێکەڵاویەکی تایە زۆری یانزە ینی هینی هێناوە مەسەل هاوسەرگیری بە زۆر فلان ئەو شتە ئەم شتانی کە ئەڵێ جەریمەیە یعنی لەسەر سەبیلی میسال هێناوێتی بەڵام ئەگەر ئێمە حەسری نەکردو باشتر بەڵام وەکو جەنابەوەتە توندوتیژی خێزانی ئەوەنە وردە یعنی نەوعێتەکانی تەسەڵەکەم لە 1000 تێپەڕێ ئەبێ مەسلەی تۆ قیاسی لەسەر بکەی ئەو مەسلەی قیاسە زۆر زەحمەتە بۆ نمونە یەکێ لەوانی کە ئەڵێژن پیاو نابێ بە زۆر لەگەڵ ژنا بخەوێ و بیان بە یەکێ لە توندوتیژەکانی کە لێرا ئەگەر بە سەبیلی قیاز وەریگرین مەسە بە شێوەیەکی نامۆ ئەگەر ئەو شتە ڕووبە وڵای مەما بینین لە دادگاکانە کاتێک کە داوای وابێ غەڵقەکرێ بۆ چونکە نەسێکی نەهێناوە یەکسەر لەسەری بڵێ فلان توندوتیژی ئەمەیە عقوبەکەی فلان ئەوەیە یعنی عەلا سەبیل المثال شەرحی ئەوەیە قیاسی ئەوێ ئەو قیاسانە جاری وایە بەرتەسکەکرێتەوە لە کاتی جێبەجێکردنا وشتی کەش هەیە ئێستا مەجال نییە بەڵێ زۆر سپاس بۆ ئەمیرە حەسەن چالاکی بواری ژنان و ئەندامی داواکاری گشتی سپاس دەکەم بۆی لە ستودیۆ نارتی ئامادە بووین. ئازیزانی نارتی تا چاپلێکەوتنێکی دیکە شاد و ئاسوودە بن.